دیارە ئەمڕۆ ڕۆژی هونەرە لە شاری کۆیەوە هاوکاتیش لەگەڵ کۆچی دوایی تایر تۆفیق و یادی 33 ساڵەی کۆچی دواییتی دیارە هونەر لە کۆیە دەور و ڕۆڵی کاریگەری خۆی هەبووە لەم بوارەشدا کە کۆیە هەم پێشنگ بووە لە ڕووی خەبات و کەسایەتی و شاعیرانی بەڵام لەگەڵەوەشدا لە ڕووی هونەریشەوە بە هەمان شێوە ڕۆڵی خۆی بینیوە و هونەرمەندەکانمان بە تایبەتی کە ئەمڕۆ یادی کەڵە هونەرمەندێکی نەتەوەی و نیشتمانی مامۆستا تایر تۆفیق دەکەینەوە. تیپی مۆسیقای باوازی کۆیەوە کە مولایەک دەزانن ساڵانە ئەو تیپەی ئەو یادەی بەرز و پیرۆز ڕاگرتووە بە ئەنجامدانی کۆنسێرتی گەورە بۆ سەرجەم هونەرمەندانی کوردستان کە لە کۆیە ساز دەکرا بەڵام بەپێی ڕێنمایە تەندروستیەکان و ئەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەمساڵ هەیە نەتوانرا ئەم یادا بە شێوە ئاساییەکانی ساڵانی پێشوو ئەنجام بدرێ بۆیە بڕیاردرا تیپی مۆسیقای باوازی کۆیە ئەمساڵ لەیەک لە شاشەکانی تەلەڤیزیۆن ئەم یادە بکاتەوە.